بیرکاری پۆلی پێنجەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی دووەم لاپەڕە 193. گەیشتمە بابەتی ساغ بکەوە. پرسیاری 1 ڕوون بکەوە چۆن درێژی تیرەی چەرخ و فەلەکی ئاسنی بە ناوی چاوی لەندەن دەدۆزیتەوە ئەگەر بزانی تیرەی ڕاستی چەرخ و فەلەک بە 1000 جار گەورەترە لەو تیرەیەی کە لە وێنەکەدا دەیبینی لە سەرەتای وانەکە. واتە دەبی بگەڕێمەوە سەرەتای وانەکە لێرە لە لاپەڕەکەی لاپەڕە 192. ئەگەر تەمەشای ئەو وێنەی بکەم هەرچەندە ئەمن ئەو وێنەم بە شێوەی کاغەز نییە هەتا بتوانم بزانم تیرەکە چەندە، واتە خوێندکاری ژیر ڕاستە چی بینە و تیرەکە لە خاڵی ج هەتا خاڵی ب پێوانە بکە بزانە چەندە ج ب ئەو هێڵە چەندە کە پێوانەت کرد بۆ وێنە ئەگەر گریمان دەرچوو 10 یان 9 یان 8 11 نازانم هەرچەند بوو دەینی ئەو تیرەی ئەگەر 12 سانتیمەتر بوو بۆ وێنە، هەرچەندە من نازانم چەندە بەڵام ئەگەر 12 سانتیمەتر بوو جارانی هەزاری بکە چونکە 1000 جار گەورەترە تیرەی چەرخ و فەلەکە ڕاستەکە لە شاری لەندەن کە جارانی هەزاری دەکەی دەبیتە 12000 سنتیمەتر. 12000 سنتیمەتر دابەشی سەدی بکە چونکە هەتا بیکەیە مەتر کە دابەشی سەدی دەکەین بێگومان دوو سفرەکان ئەو سفرە لەگەڵ ئەو سفرەی ئەو سفرەش لەگەڵ ئەو سفرەی دەڕوا دەمینێ 120 دابەشیەک واتە 120 مەترە. ئەگەر دەرچوو بە هەمان شت تەنیا لێکدان لەگەڵ 1000 پاشان دابەشی 100 هەر ئەوەندەیە. ئێستا پرسیاری ژمارە 2 بازنەکە بەکاربینە بۆ شیکارکردنی پرسیارەکان. ئەو بازنەی دەبی بەکاربینم. پرسیاری ژمارە 2 ناو لە بازنەکە بنێ. ئەوەی ڕاستی بی نازانم ناو چۆن لە بازنەی دەندرێ. ئایا ناوی لێنێم پیتی م چونکە پیتی م لە چەقی بازنەکەیە یان ناوی چی لێنێم یان ناوی لێنێم بازنەی نازانم چ ناوە چی لێنێم ئەوەی ڕاستی بی کەواتە ئەوەی دەهێڵمەوە ناوی خۆت لەسەر بازنەکەی دانێ. پرسیاری 3 ناو لە نیوەتیرەکانی بازنە بنێ و ئاسانە نیوەتیرەکانی ئەو بازنەی یەکەم نیوەتیرە بۆ وێنە نیوەتیرەی م ب یان ب م هیچ کێشە نییە ب م یان م ب ئەوە نیوەتیرەیە. نیوەتیرەی م د ئەوەش نیوەتیرەیە م د یان د م هیچ کێشە نییە. نیوەتیرەی م ج یان ج م ئەویشی هیچ کێشە نییە. ئەو سێ نیوەتیرە هەیە. کامە لە کامە خاڵ دەست پێ دەکەی کێشە نییە لێرە هەتا ئێرە یان لێرە هەتا ئێرە. سێ نیوەتیرە هەبوو. ناو لە تیرەی بازنەکە بنێ. تیرەی بازنەکە تەنیا یەک تیرەیە لێرە تەنیا ب هەتا ج ب ج یان ج ب هەمان شتە تەنیا یەکە. ئەوجا ناو لە ژێی بازنەکە بنێ. ژێی بازنەکە د و ئەوە ژێیە. ژێ واتە هێڵەکە بە چەقی بازنە تێناپەڕی کەواتە و د یان د و هیچ کێشە نییە. ئەوە ژێی بازنەکەیە.
پرسیارەکان لە 6 هەتا 8 تەواو بکە، ئەو جا پەرگاڵ بەکاربینا بۆ وێنە کێشانی هەر بازنەیەک. ئەمن بەداخەوە ناتوانم پەرگاڵ بەکاربینم بۆ پرۆگرامانەی کە هەیتم وێنەی بازنەیەک بکێشە و پێوانەکانی تۆمار بکە. کەواتە دەبی پرگاڵ بەکاربیێنی خوێندکاری ژیر بازنە چی دروست بکەی نیوە تیرەکەی 4 سانتیم بیواتە کە بازنەکەت دروست کرد لە چەقی بازنەکە هەتا سەر چێوەکەی دەبی 4 سانتیمەتر بی. یەکەشکەش 1.5 سانتیمەتر بی، وابزانم لێرە ئەوە فاریزەیە، یەکەشکەش 5 سانتیمەتر بی. 3 بازنەی دروستکە. پاشان ئەگەر هاتو نیوە تیرە 4 سانتیمەتر بوو، ئایا تیرە چەندە؟ هەمیشە تیرە 2 ئەوەندەی نیوە تیرەیە یان 4 جاران 2. کەواتە لێرە ئەگەر 4ەکەی دەینم جارانی 2 دەکەم یان 4 کۆی دەکەمەوە لەگەڵە خۆی 4 کۆ 4، کەواتە تیرەکە 8 سانتیمەترە. 1.5 جارانی 2 1.5 کۆ 1.5 یان 1.5 جاران 2 هیچ کێشەنیا دەکاتە 3 سانتیمەتر. 5 سانتیمەتریش جاران 2 یەکسانە بە 10 سانتیمەتر. تیرەی بازنەکان. ئەو لاپەڕەیە تەواو بوو، تەماشایەکی لاپەڕە 194 دەکەم. پرسیاری 9 گۆشە پێو بەکاربینا بۆ پێوانی هەر چەقە گۆشەیەک، واتە ئەو گۆشەیە چەندە و ئەو گۆشەیە چەندە و ئەو گۆشەیەش چەندە. لێرە زۆر ئاسانە بە چاویش، هەرچەندە بە چاو باش نییە گۆشەی بپێوین، بەڵام ئەو دیارە ئەو بازنەیە کرایتە 3 بەشی یەکسان، ئەو بەشانش لە کاتی پێوانیان وەکو ئەوەی وایە 360 دابەشی 3کەی. هەر یەک گۆشە لەو گۆشانە 120 پلەیە، کەواتە دەتوانی گۆشە پێو بەکاربینی بزانی وایە یان وانە. لێرەش ئەو گۆشەی ئێرە 180 چونکە کەتیتە سەر هێڵەکی ڕاست و ڕاست. ئەو گۆشەیە 180، ئەو گۆشەش هەر 180 ئەوەی خوارێ و ئەوەی سەرێ، بەڵام ئەوەی خوارێ دیسان کرایتە 2 بەش، واتە هەر بەشەی دەبی 90 پلە بی. بەڵام با تەمەشایەکی بکەین بزانین وایە یان وانە. ئەو گۆشە پێوەی بینم لێرەی دانێم، ئەوها ئەوجا ئەمن چونکە گۆشە پێوەکە زۆر گەورەترە لە بازنەکەی، هێڵەکەی نابینم کەتیتە چێندەر، بەڵام گەرەوها تەمەشاکەم بزانم دەتوانم بزانم کەتیتە سەر چ ژمارەک کەوتیتە سەر نایبینم بە ئەو هەداینە باشە. ئەوجە ئێستا ئێرە بخینمەوە. ئەوە دەبینێت 120 پلەیە. ئەو گۆشەیە 120، ئەوانی دیش 100% لە کاتی خیندنەوەیان هەریەکەی 120. ئەو هێڵەی دادەنێم هەتا بتوانم بیخینمەوە
بیبینم بە ئاسانی دەنا ئەوە تۆزێک لە 120 گەورەترە بەڵام زیاتر لەبەر ئەوەی ئەمن ناتوانم باش پێوانەکەی بکەم بەڵام ئێستا باشترە 120ەوەکو دەبینین لێرە کەتە سەر 120 کەواتە 120 ئێرەش گۆشەکەی دیکە ئەوە 180 دیارە لە 0ەوە تا 180 گۆشەکەی سەرێ گۆشەکەی خوارێش ئەویش هەمووی 180 بەڵام هەر یەکەی لەوانەی 90 پلەیە ئەوەتە دیارە کەتیتە سەر 90 پلە کەواتە ئەوها بنووسە هەر یەک لەوانەی ئێرە 120 ئەوەش ئەو گۆشەی سەرەوە 180 ئەو گۆشەی تەنیشتەکان یەکی 90 هەمویان بەیەکەوە ڕەنگە هەمووی بەیەکەوەی بێتن یەکەکەی نەوێ ئەو گۆشە شینەکە ئەوها دەوریدایە کەواتە بنووسە 360 هەمیشە چەقە گۆشە هەمووی بەیەکەوە 360 پلەیە بەڵام ئەگەر یەکەکەی لێویستی ئەوە هەریەکە بەتەنێ لێرە 120 لە لای ڕاست ئەوی دیکەش 180 90 دیسان هەردەکە 360 پێوانی گۆشەی نەزانرا و بدۆزەوە لێرە ئەو گۆشەی کە نازانم چەندە ئەو گۆشەیە کە هێمای پرسیاری لەسرە بەڵام زۆر ئاسانە بیبینمەوە کو ئەو گۆشەکانی دی 45 و 90 و 180 کۆ دەکەمەوە واتە 180 کۆ 90 کۆ 45 دەکاتە 5 8 و 9 17 17 و 4 17 18 19 20 21 و 1 و 2 دەکات 315 هەمویان ئەو گۆشانە هەمویان 315 ئەو هەمووشی 360 دەینم 315 لێکەم دەکەمەوە 6 دا 5 لێ بڕوە 5 یەکی لێ بڕوە 4 واتە ئەو گۆشەیە کە نازانم چەندە ئێستا زانیم 45 پلەیە وەڵامەکەشم شیاوە چونکە کە تەمەشای دەکەم ئەو گۆشەیە بە چاویش هەندی ئەو گۆشەی دیارە بەڵام هیچ کات نابی ئەمن بە چاو گۆشەکان پێوانە بکەم بەڵکو بە گۆشە پێو بەڵام لێرە گۆشە پێویشی پێویست نەبوو بە کۆکردنەوەی هەموو گۆشەکان توانیم بزانم چەندە لێرە ئێستا ئەو گۆشە لێرە هەتا ئێرە چەندە ئەوە 90 ئەوەش 30 ئەوەش 120 هەرسێکیان کۆ دەکەمەوە 90 30 120 0 95 یەکسانە بە 4 240 ئەوجە 360 دەینم هەمیشە هەموو گۆشەکان 360 هەموو جارێ 220 چلی لێ بڕوە 6 چاری لێ بڕوە 2 120 کەواتە ئەو گۆشەیە 120 پلەیە ڕاهێنان و شیکاری پرسیارەکان بازنەی لێرە ئەوها ناوی بازنەی دەنێن چەقەکەی ناوی بازنەکەیە کەواتە بازنەی ئێستا زانیم کووناو لە بازنەی دەندرێ بازنەی بەکاربینا بۆ شیکاری پرسیاری 13 تا 17 ناو لە 3 نیوە تیرە بنێیە نیوە تیرەک لە نیوە تیرەکان د یان د هیچ کێشەنیەوە یەکدانە نیوە تیرەکەی دی ب ئەوە 2 دانە نیوە تیرەکەی دی ئەوە 3 دانە کەواتە 3 دانە نیوە تیرەم هەیە ئەو جارەی ناو لە 2 ژێ بنێ
یەک لە ژێیەکان ب ج ئەوە یەکە چیانە. ژێیەکی تکەش ئەوەی ڕاستیبی ئەوە تیرەیە، بەڵام دەتوانم وەکو ژێش داینێم وەکو ژێ، واتە یەکە ژێیەکی تایبەتە کە بە ژێیەکی تایبەتە کە بە چەقی بازنەکەدا تێدەپەڕی، ئەو کات دەبیتە تیرە. ژێیەکی تایبەتە کەواتە ب و ج و د و ج. ئەوە ناوم لە دوو ژێینە، واتە ئەو شینە هەم ژێیە لە هەمان کاتیش تیرەیە. ئەو هایە ژێیەکی تایبەتە. ئێستا ناو لە تیرەیەک بنێ یەک تیرەمان هەیە تەنیا ج ب ج د یان د ج، هەر ئەو تیرە هەیە کەواتە ج و د ئەو تیرە. ئەگەر درێژی م ج 5 سانتیمەتر بوو، ئایا درێژی د ج چەندە؟ ئەگەر درێژی م هەتا ج 5 سانتیمەتر بوو، ئایا درێژی د و ج چەندە؟ واتە هەمووی لێرە هەتا ئێرە چەندە؟ دوو هەندی پێنجیە، دوو ئەوەندەی 5 واتە 10 سانتیمەترە. پێنجەکەی دەینە جارانی دووی دەکا، یەکسانە بەددا. هەمیشە تیرە دەکاتە دوو ئەوەندەی نیوە تیرە. ئەگەر درێژی د ج 20 سانتیم بوو، ئەگەر د ج 20 سانتیم بوو، ئەگەر هاتو ئێرە 20 سانتیم بوو، ئایا ب م چەندە؟ ب م هەمیشە نیوە تیرەیە، نیوەی 20ەکەی چەندە؟ 20ەکەی دەینە دابەشی دووی دەکەم، یەکسانە بەددا. ئەو کات ب و م یەکسانە بە 20 دابەش دوو و دەکاتە دا. ئەو هێڵە واتە ئەوە هێڵە نیوە تیرەیە یان تیرە، هێڵەکی ڕاستە، ئەو مانای هەیە. پرسیارەکان لە 18 هەتا 23 تەواو بکە، ئەوجا پڕگال بەکاربینە بۆ وێنەکردنی هەر بازنەیەک پێوانەکانیش تۆمار بکە. پرسیاری 18 ئەگەر نیوە تیرە 2 سانتیم و نیو بوو، ئایا تیرە چەندە؟ تیرە دوو ئەوەندەیە، واتە تیرە 2 نیو کۆی دەکەمەوە لەگەڵ 2 نیو یان 2 نیوی جارانی دووی دەکەم، دەکا 5 تەواو. ئەگەر تیرە 7 سانتیم بوو، نیوە تیرە چەندە؟ 7 سانتیمەکەی دابەشی دووی دەکەم، دەکاتە 3.5 سانتیمەتر. ئەگەر هاتوو تیرە 9 سانتیمەتر بوو، ئایا نیوە تیرە چەندە؟ نۆیەکەی دابەشی دووی دەکەم، دەکاتە 4 سانتیمەتر و نیو. ئەگەر نیوە تیرە 3 بوو، تیرە چەندە؟ نیوە تیرەکەی جارانی دووی دەکەم، یان 3 جاران 2 یەکسانە بە 6 سانتیمەتر. ئەوجا پاشان بە پەرگاڵ ئەوانە دروست دەکەی. ئەگەر نیوە تیرە سانتیم و نیوەک بوو، تیرەکە چەندە؟ 1.5 جاران 2 یەکسانە بە 3 تەواو. ئەگەر تیرەکە 11 سانتیمەتر بوو، نیوە تیرە چەندە؟ 11ی دەینم دابەشی دووی دەکەم، دەکا 5 سانتیمەتر و نیو. گۆشە پێ و بەکاربینە بۆ پێوانی هەر چەقە گۆشەیەک. بزانم دەتوانم لێرە بەداخەوە زۆر وێنەکانم گچکەنە. لێرە ئەو گۆشەیە پێویست ناکە پێوانە بکەم، چونکە 180ە، کەواتە ئەوە 180 ئەوە زانیمان.
چونکە ئەوە گۆشەی ڕاستە گۆشەیە، ڕاستە گۆشەکان کە دەکەونە سەر یەک هێڵ هەمیشە 180. ئێستا گۆشەکانی دی پێوانە دەکەم، یەکەچیان پێوانە دەکەم، ئەوی دیکە بە خۆم دەبینمەوە بە ئەژمێرکردن. بۆ وێنە ئەگەر ئەوەم پێوانە کرد. ئەوها ئەو جەبزانم ئەو گۆشەیە چەندە گۆشەکەی کرایتەوە. ئەو گۆشەیە 150ە، کاتە ئەو گۆشەی ئێرە ئەوها 150ە. 150 ئەو گۆشەیە 150ە، ئەو گۆشەیە 180. ئێستا مایە گۆشەکەی تەنیشتی ئەو گۆشە گچکە 130 پلەیە، چونکە ئەویش لەگەر 150ەکەی دەبیتە 180. کاتە ئەو گچکە گۆشەکەی تەنیشت ئەوەش 30 پلەیە، ئەو گۆشەی ئێرە دەبی لێرە بنووسی 30 پلە. ئەمن چونکە زۆر زۆر گچکەیە ناتوانم بنووس، ئەوەش 30 پلەیە. 30 پلە. ئەوجە هەر سێکیان بەیەکەوە 180 لەگەڵ 150 لەگەڵ 30 دەبی بکاتە 360. بێمە لای پرسیاری 25. پرسیاری 25 بۆ وێنە ئەمن ئەگەر ئەو گۆشەی بزانم چەندە، ئەو گۆشەی خوارەوە لای خۆم گەورەترینیان، ئەو گۆشە وا دیارە زۆر گەورەیە، 160. ئەو 160 گۆشەکەی دیکە ئێرە ئەوە 90، کەواتە با بنووسم 160 لێرە ئەوە 160، ئەوە 90. ئەدی ئەویت کە چەندە، ئەویت کە پێوانە ناکەم بە ئەژمێرکردن چا دەکەم. 160 پلە، پلەکەم لە جێکی خراپ نووسیە، دەبی ئەوها نەبی، دەبی ئەوها بی. ئەوە 160 لێرە هەتا ئێرە 160 پلە. ئەوجە ئەوی دی 90 پلە. تەواو. ئێستا باشە. ئەوجە ئێستا کۆیان دەکەمەوە بزانم گۆشەکەی تەنیشتی کەمایە ئەو چەند پلەیە. 160 دەینم کۆی دەکەمەوە لەگەڵ 90 دەبیتە 250. 360 250 لێ بڕوە دەمینێتەوە 110، کاتە ئەو گۆشەی کە لە لای ڕاستە دەبی 110 پلە بی، 110 پلە. ئێستا دێمە لای پرسیارەکەی پرسیاری 26. پرسیاری 26 ئەو گۆشەی ئێرە گۆشەی لای دەستی ڕاست ئەوە 90 پلەیە، گۆشەکەی دیش ئەوی لای دەستی چەپ ئەویش 90 پلەیە، گۆشەکەی خوارێ گچکەکە بزانین ئەو چەندە، یان با گەورەکەی بزانم دوای گچکەکەش دەردەینە. گۆشەکەی خوارێ گۆشە گەورەکە چەندە؟ 135. ئێستا گۆشەکان ئەگەر بنووسم ئەوها 90 تەنیشتەکەشی 90 خوارەکەی 135 گۆشە گچکەکەش بە ئەژمێرکردن دەردەینە 90 و 90 180 180کەی بنووسم 180 کۆی بکەمەوە لەگەڵ 135
دەکاتە 5 هەشت و سێ 11 1 و 1 2 1 3 ئەو جە 360 بینم 315 لێ دەربکەم بزانم ئەو گۆشە گچکەی ئێرە دەکات چەند 360 315 دا پێنجی لێ بڕوا 5 لێرە ماوە 5 5 یەکی لێ بڕوا 4 کەواتە ئەو گۆشە گچکە 45 پلا دەرچوو. چونکە ئەمن زۆر ئاسان نییە پێوانەی بکەم دەناتوو پێویست ناکە خوێندکارژیر بە گۆشە پێ و گۆشەکانت پێوانە دەکەی. ئێستا بێمە لای دواهەمین پرسیار بزانم ئەو گۆشەیە کە مایتەوە چەندە. گۆشە پێوەکەی بینم زانین ئەو گۆشە چەندە. گۆشەی لای ڕاست گۆشەی لای ڕاست هەفتایە هەفتا پلەیە. ئێستا مایە گۆشەکەی خوارێ ئەوەی خوارەی لای ڕاست ئەویش 120 هەفتا و 120 دەکات چەند؟ زام ئەو باشم دانایە دەکات 190 بزانم ئەوە هەفتا بوو چونکە هەفتا و 190 نابی دەبی 180 بن بەیەکەوەیان بزانم ئەوها ئەوجا ئەو گۆشەی ئێرە ئەوها نەبوو ئەوها بوو ئەو گۆشە ئێرە هەر هەفتایە ئەوە هەفتا بوو. ئێستا دەنووسم کامەی دەرێم هەفتایە هەفتا پلەیە ئێرە لێرە هەتا ئێرە هەفتا پلە ئەوی دیکەش 190 بوو. ئێستا مایە بزانم لێرە هەتا ئێرە چەندە ئەوەی سەرەوە با بە ڕەنگەشکەبی لێرە هەتا ئێرە بزانم بچم ئەو چەندە. ئەویش 65 کەواتە ئەو گۆشەیە لە زیاتی هەفتاوی 65 ئەوجە نازانم ئەو دوو هێڵانە چونکە ئەگەر دوو هێڵ هەبوو ئەوها خوێندکاری ژیر ئەگەر دوو هێڵ ئەوها هەبوو دوو گۆشەکەی بەرامبەر یەکە وەکو یەکە دوو گۆشەکانیش وەکو یەکە بەڵام لێرە ڕەنگە ئەو گۆشانە ئەو هێڵانە ڕاست و ڕاست نەبن لەبەر هەندێک گۆشەکان جوودا یەکەچیان هەفتایە ئەوی دی 65 لێرەش یەکەچیان 190 ئەوی دیکە دەبی 185 بی یەکەچیان هەفتە با بزانم چەند دەکا هەفتە ئەوها
یەکە چیان هەفتا بوو، یەکە چیان ١٩٠ بوو، یەکە چیان 65 بوو، هەتا ئەوی دیکە پێوانە نەکەم باشترە 5 7 و 9 16 16 و 6 22 325 325 هەمووشی 300 وەکو ١٩٠ زۆر گەورەیە. ئەوە هەڵام کردیە لە جێیەکی ئێرە یەکەکی هەفتا ئەوی دیکە چەندە بزانم نابی ١٩٠ بی ئەو گۆشەی خوارێ چەندە بزانم نە ١٩٠ نییە 115 هەفتا لەگەڵ 115 ئێستا هەفتا کەواتە هەفتا کۆ 115 کۆ 65 55 10 هەفت و هەفتیش 14 یەکیش 15 250 هەمووشی 360 250 لێ بڕوا دەکاتە 110 کەواتە ئەو هایە گۆشەکانی ئێرە. ئێستا دەیان نووسم هیچ ئاسان نییە بەو پرۆگرامە ئیشکەم. ئەو گۆشەیە هەفتایە، ئەو گۆشەی ئێرە 115ە، ئەو گۆشەی سەرەوە 110ە، ئەو گۆشەی تەنیشتیشی 65. هیوادارم ڕوونی هەرچەندە زۆر تێکەڵ و پێکەڵیشە بەڵام ئەو هایە زۆر ئاسانترە لەسەر کاغەز ئیش بکەی. ئێستا بگەڕێمەوە گۆشەکان تەواو بوون دێمە لای پێوانێ گۆشەی نەزانراو ببینەوە پرسیاری 28 ئەو دوو ژمارانە کۆ بکەوە 115 و 115 5 و 5 دا 1 و 1 2 1 3 230 360 بینە 230 لێ بڕوە 6 سێ لێ بڕوە 3 ئەو گۆشەیە 130 پلەیە. پرسیاری 29 گۆشەکان کۆ بکەوە خوێندکاری ژیر پاشان 360 بینە کەم سەرجەمی ئەو سێ گۆشانەی بکە ئەو گۆشەیە دەردەچی لێرەش هەروە ئەو گۆشانە کۆ دەکەیەوە سەرجەمەکەی دەردەچی هەتا ئەو گۆشەی ببینیەوە 360 دەینی سەرجەمی گۆشەکان بزانە دەکات چەند لێی دەردەکەی هەمان شت لێرە ئەو سێ گۆشانە ئەگەر کۆ بکەینەوە 45 و 45 90 170 لەگەڵ 90 یەکسانە بە 260 360 260 لێ بڕوە ئەو گۆشەیە دەکاتە 100 پلە. دێمە لای پرسیاری 32 هەڵە لەکوێیە نیوە تیرەی بازنەکەی هاوڕێ 12 سانتیمەترە کاتە هاوڕێ بازنە چی هەیە نیوە تیرەکەی لێرە هەتا ئێرە 12 سانتیمەترە. هاواریش بازنەکەی هاوار 24 سانتیمەتر تیرەی بازنەکەی هاوار 24 سانتیمەترە هاواریش بازنە چی هەیە تیرەکەی 24 سانتیمەترە تیرە نەک نیوە تیرە. هاوار دەڵێ بازنەکەم لە بازنەی هاوڕێ گەورەترە هەڵەی هاوار ڕوون بکەوە. بازنەکەی هاوار بێگومان گەورەتر نییە
چونکە هاوار تیرەکەی 24ە، هاوڕێش نیوە تیرەکەی 12ەیە، کەواتە وەکو یەکە بازنەکەیان، چونکە تیرەی ئەو بازنە شینەش هەردەکا 24، نیوە تیرەی ئەو بازنە سۆرەش هەردەکا 12 وەکو یەکە. پرسیاری 33 کام پارچە ڕاستەهێڵ لە بازنەیەکدا پێوانەی ئەو بازنەیە دیار دەکا؟ پێوانەی بازنە دیار دەکرێ بە نیوە تیرە و بە تیرە. تیرە و نیوە تیرە پێوانەی بازنەکەی دیار دەکەن. یا ئێستا تەواو بووم لا لاپەڕە 193 و 194 هەتا وانەیەکی دی لاپەڕەیەکی نوێ هەر بژی.